دەنگ و ڕەنگی بەیەکەوە دەگواستەوە، وێنەکانی نیشان دەدا، بەجارێک خەڵکی لە خۆی کۆ کردەوە و ناونرا تەلەڤیزیۆن و 21 تشرینی دووەمی هەموو ساڵێکیش وەک ڕۆژە جیهانیەکەی دیاری کرا. لە کۆتا مانگی ساڵی 1928 یەکەم دەستگای پەخشی تەلەڤیزیۆنە لەلایەن جۆن بێردووی داهێنەری سکۆتلەندی نمایش کرا، بەڵام لە ساتی نمایشکردنیەوە تا کاتی چوونە بازار 10 ساڵی خایاند. کاتێک لە ساڵی 1938 لەلایەن کۆمپانیەکانەوە تەلەڤیزیۆن لە نێو بازاڕەکان بڵاوی پێکرا. دواتر یەکەم ئامێری تەلەڤیزیۆن دروست کرا کە بە ڕیمۆت کار بکات بە ناوی تێلیزوم، لەبەرەوەی بۆ گۆڕینی کەناڵەکان بەکار نەدەهێنرا. یەکەم ڕیمۆت کۆنتڕۆڵیش کە هەموو کارێکی دەکرد لەلایەن کۆمپانیای زیێنیست لە ساڵی 1955 بەرهەم هێنرا. تەلەڤیزیۆن بەردەوام ڕۆڵ و بایەخ و گرنگی تایبەتی خۆی هەبووە. ڕۆڵ و گرنگیەکەشی وای کردووە کە داهێنانی تێدا بکرێت و لە ئێستادا زیاتر لە 1000 جۆر تەلەڤیزیۆن بە قەبارە و تایبەتمەندی جیاواز هەیە. لەگەڵ داهێنانی تەلەڤیزیۆن چین و توێژە جیاوازەکان دەستیان کرد بە دانانی کەناڵی تەلەڤیزیۆنی تا لەو ڕێگەیەوە پەیام و سەرنج و دید و تێڕوانینەکانیان بە هاوڵاتیان بگەێنن. بە جۆرێک تەنها لە ئەمریکا نزیکەی 100 کەناڵ کرایەوە و یەکەم بەرنامەش لە ساڵی 1928 بە ناوی پەیامی شاژنەوە پێشکەش کرا. هەر لەبەر ڕۆڵ و گرنگیەکەی لە مانگی کانونی دووەمی ساڵی 1996 ئەنجومەنی گەشتینەتەوە یەکگرتوەکان ڕۆژی 21 تشرینی دووەمی با ڕۆژی جیهانی تەلەڤیزیۆن دیاری کرد. لە ناوەڕاستی ساڵانی پەنجاکانی سەدەی 20ەم وڵاتانی عەرەبی کەناڵی تەلەڤیزیۆنیان دامەزراند. عێراقیش یەکەم وڵاتی عەرەبە کە بوو بە خاوەنی تەلەڤیزیۆن، کاتێک لە سەردەمی پاشایی لە بەغدای پایتەخت لە ساڵی 1956 یەکەم کەناڵی تەلەڤیزیۆن لە عێراق دەستی بە پەخش کرد. ئەم کەناڵە لە یەکەمینەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستیشە. دواتریش 7 مانگ دوای کەناڵی تەلەڤیزیۆنی بەغدا و لە کۆتایی ساڵی 1956 تەلەڤیزیۆنی جەزایر وەک دووەم کەناڵی عەرەبی کرایەوە. کوردیش گرنگی زۆری بە کەناڵی تەلەڤیزیۆنی داوە. حکومەتەکانی عێراق و ئێران و دواتریش تورکیا کەناڵی کوردیان بە زمانی کوردی بۆ کوردەکانی خۆیان کردوتەوە. بەڵام ئەم کەناڵانە لە ژێر هەژبوونی ڕژێمە دەسەڵاتدارەکانی ئەو وڵاتانەدا بووە. ساڵی 1967یش تەلەڤیزیۆنی کەرکووک وەکو یەکەم کەناڵی تەلەڤیزیۆنی کورد دەستی بە پەخش کرد. بەم شێوەیە تەلەڤیزیۆن وەک یەکێک لە گرنگترین هۆکارەکانی ڕاگەیاندن هاتە ناو مێژووی میدیای کوردیەوە. ساڵی 1995یش یەکەمین کەناڵی ئاسمانی کوردی لە هەندەران کەناڵی مەد تیڤی بوو کە لەلایەن پارتی کرێکارانی کوردستان ناسرا و بە پەکەکە دامەزرێنراو. یەکەمین کەناڵی ئاسمانی کوردیە لە هەندەران. لە دوای ڕاپەڕینیش لە باشووری کوردستان دەیان کەناڵی تەلەڤیزیۆنی کرانەوە و سەتەلایەتی کوردستان لە حەڤەی کانونی دووەمی ساڵی 1999 دەستی بە پەخش کرد و یەکەمین کەناڵی ئاسمانی کوردیە لە باشووری کوردستان. کەناڵی ئاسمانی پەیامیش خاوەنی مێژووی یەکەمینە لە ڕیزی کەناڵە ئاسمانەکانی باشووری کوردستان، کاتێک لە یەکی کانونی یەکەمی ساڵی 2008 وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی لە سلێمانی کرایەوە و لە سەرەتای مانگی داهاتوش 11 ساڵ بەسەر یەکەمین پەخشیدا تێدەپەڕێت کە جیالەوە یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردیە و گرنگی تەواوی بە بابەتە ئاینیەکان و پاراستنی شیرازی کۆمەڵگای کوردەواری داوە. هاوکات پارێزەری دروشمی ڕاستی و ڕاشکاوی بووە و منبەری گواستنەوەی خەم و ئێش و ژان و داواڕەوەکانی هاوڵاتیان بووە. بەردەوامیش لە بەرەی گەلدا ماوەتەوە و هیچ هەڕەشە و گوڕەشەیەک نەیتوانیوە لە پەیامەکانی دووری بخاتەوە. ئەمەش کەناڵی ئاسمانی پەیامی کردووە بە یەکێک لە کەناڵاویستراوەکانی باشووری کوردستان. بە پێیامارەکانی وەزارەتی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستاندا زیاتر لە 300 کەناڵی کوردی و بیانی ئۆفیسیان هەیە و 122 دانەیان کەناڵی ناوخۆیی باشووری کوردستانن.